بۆردی پیشەیی مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی هەریەک لە ڕێکخراوی نابینایان و ڕێکخراوی کورتەباڵاکانیان کرد بۆ زیاتر ئاگاداربوون لە دۆخی خاوەن پێداویستیە تایبەتەکان. سەردانی نابینایان و کۆمەڵی کورتەباڵەکانمان کردووە بەشێکە لەو پرۆژەی سەردانانە بۆ لای کوێ ڕێکخراوەکان پێشتر سەردانی یەکێتی مامۆستایان کرێکاران موختارانی شار و سەردانی هونەرمەندان و فەرمانبەرانمان کردووە بە بێگومان ئەمە بەشێکە لەو پرۆسەیە سەردانی کۆی ڕێکخراوە پیشەی و دیموکراتیەکانەکەین و ڕۆیای تازە یەکێتی لە دوای کۆنگرە بۆ ڕێکخراوەکان چیە بۆیان ڕوونەکەینەوە و پشتیوانی یەکێتی و مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان و بۆردی ڕێکخراوە پیشەیەکانیان بۆ ڕائەگەیەنین و ئێمە بەڵێنمان داوە کە لە دوای کۆنگرەی یەکێتی بتوانێت بە کۆی ئەرکە دیموکراسیەکانی خۆی هەڵبەستێت و پشتیوانی زیاتری ئەم ڕێکخراوانە بکات چونکە پێمان وایە ئەم ڕێکخراوانە ئەتوانن ئاوات و ئامانجەکانی خەڵک بەدیبێنن و ئەبنە بنەمایەکی بنچینەی دروستبوونی کۆمەڵگەیەکی مەدەنی دیموکراتی خۆشبەخت بۆیە بەش بە حاڵی خۆمان ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هەرچیمان پێ بکرێت بۆ پێشخستن و سەرخستنی کارەکانی ئەم ڕێکخراوانە درێخی ناکەین. خاوەن پێداویستیە تایبەتەکانیش سەردانی بۆردی پیشەیی بە گرنگ وەسف دەکەن بۆ گوێگرتن لە ویست و داواکاری و گیر و گرفتەکانیان. بۆبنەی ئەم نەخۆشی کرۆ ناوچەند مانگێکە بە تایبەتی لە ماڵەوەی نیت چکار و چالاکیەکمان بە تایبەتی ئەمە ئەرکێک بوو لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێمە بپرسێتەوە بە سوپاسەوە مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان بە سەرۆکاتی بەڕێز کاکفامی سەردانی کۆمەڵی کورتەباڵەکانی کوردستان کرد گوێی لە گرفتەکانمان کرد گوێی لە داواکاریەکانمان کرد بە خۆشحاڵیەوە زۆر گەشتبینیم بە تایبەتی بە سوپاس و پێزاینەوە پێشترش پێش جەژن هەم هاوکاری خۆیان گەیان بە سەرجەم کورتەباڵەکانش بەڕاستی. فامی بورهان لەگەڵ ستافێکی چڕ و پڕ لە مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی ڕێکخراوەکەیان کردین. مەبەست لەم سەردانەی بەڕێزیان ئەوە بوو لە پاش بەستنی کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان و کردنەوەی خوێنێکی تازە بە بەری یەکێتیەکەدا بەڕێز کاکفامی بووەتە بەرپرسی بۆردی پیشەیەکان لە مەکتەبی ڕێکخراوەکان. بۆیە ئەمڕۆ بە ستافێکی چڕ و پڕ لە مەکتەبەوە سەردانی کردین. مەبەست لەم سەردانەی بەڕێزیان هاتنی بۆ ئێرە ئەوە بوو کە زۆرینەی نابیناکان ببینێ بەشە جیاجیاکانی ڕێکخراوەکەمان بەسەر کاتەوە بۆ ئەوەی بتوانێت لە داهاتوو بە شێوازێکی باشتر گونجاوتر چالاکترانە پشتیوان و پاڵپشتیر لە ڕێکخراوەکەمان و لە ئەندامانی نابینایان بکات. چ لە ڕابردوو چ لە ئێستاش یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی نوێ کردوتەوە و ئەو بەڵێنانە جێبەجێ دەکات کە بەکردار یەکێتی خزمەت بە هەمووچین و توێژەکان دەکات. هێژین لەتیف، گەلی کوردستان، سلێمانی.